لە ماوەی کەمتر لە مانگێک لێرە لە سنووری ناحیەی دارەتوو چەند حاڵەتێکی پەلاماردانی سەگ ڕوویان داوە. نوێترینیان حاڵەتی پەلاماردانی گەنجێکی تەمەن 19 ساڵ بووە کە درەنگانی شەوی ڕابردوو بەهۆی سەختی برینەکەیەوە جانی لە دەست داوە. من لێرەم لەگەڵ باوکی ئەو گەنجە گفتوگۆیەک دەکەم لەسەر چۆنیەتی ڕووداوەکە وردەکاریەکەمان بۆ باز بکاتن. کاک فەرهاد دواناخۆشیتان بێ، خوا سێبوریتان بدە. وردەکاریەکەی چۆن بوو؟ ئەو سەگە چۆن پەلاماری کوڕەکەی تۆی داوە؟ بە خودای ئەبن ئەو کاتی لە کەبرێ لە مارە نەبووم لە تازێ بووم مزگەفتیانەکەلی بووم تەلەفۆنیان لۆ کردم گوتەن زوو بگەوە مارێ هەڵمەت سەگرتیتی وەڵامیش گەڕامەوە چوو بە خەستخانەی ڕزگاری وتیان لە چێ دەرگوتیان لە ڕزگارینە لە ڕزگاری هەرم گرتن هینامە خەسای ڕۆژاوە لە ڕۆژاوە تا دەوری سەعات 11 برین و شتەکانیان لۆ دەکەبرێتی مار کرد ینی برینەکان لۆ دووریەوە ئەمەلیاتەکان لۆ کرد هاتی لۆمارە عیلازی دوو دەرزی ڤاکسینیان لێدا لە پاشە ژێنیش وتیان 11 مانجێ و 25 مانجش دەرزەکانی بدرێ دەرزی سێمیش دەکات لێدا 11 مانجش لێمدا لە پاشە دە دەرزیان لەودانان دە دەرزەکەش لێدا دەرزەکانی ئینتیهاب بوو حەب عیلازەکانیشمانەوە کرد هەتا 20 ڕۆژان هیچ کێشەی نەبوو دەچەوە مارکێتانە چەو دوکانانە ینی داهاتە دەرێ دادەنیش لەگەر خۆمان ینی هیچ کێشەی و مەشاکیلێکی نەبوو بێ مەشاکیل بوو لە پاشەنجی لە باش بۆ 21 مانجێ تایەکی زۆر بەهێزی لێ بەرز بووە تایەکە زۆر بەرز بوو تایەکە هەر زیاتر سینجی دەگەر هەر زیداتی ینی بڕشێت تۆ نەدەڕشاوی چی لە هەناوی نەبوو وەڵام حاستر بۆ 22 مانجێ هەر تایەکە منی شەوێ وەچە حاڵەتەکەی بدیتەوەی گوندی باغم لە سعات 12 شەوێ لە فەیسبوک دیتم هەر ئەو کاتی وەچی برد بە خەستەخانەی دوای لە پاشە جین ینی وەچ تایەکە بەرز بوو برد بە لای مزەبیدی لە لای مزەبیدی بردبووە خەستخانەی ڕۆژاوە دووبارە بردبووە خەستخانەی ڕزگاری دەکابرێ 22 مانگەوە ئەو حاڵەتەوەی 22 مانجەیە کاتژمێر چەندی شەو جانی لە دەستدا؟ 12 لەو ڕۆژی دەکا 23 مانجێ 12 و 20 دقه 23 مانگاها ئەو چکە بۆ من 22 مانجێ بردم 23 مانجێ دەکەبرێ جانی دەستدا. پزیشکەکان چیان گوت ڤایرۆسەکە؟ پزیشکەکان هەر ئەو کاتی ئەمن بردم گوتیان لە ئاو دەترسێ گوتم بەرێ هەر ئەوە زۆرەوە گوتیە چا گوتە کاکە وەڵی هیچ بێدمان نییە ئەمیش زۆرم پێ ناخۆش بۆ ڕاستی بەس هیچ دەسەڵاتیش نییە شتەکە وەجگوتنی هاتیە تازق وچ قەزا قەدەری خدای گەورەیە خواسێبورددا سەگەکە کوێی گرت کە پەلاماریدا بوو ئێرە بەرچاوی گرت و ئێری گرت و هەری خەراندبوو ڕاست هەری تەکاندم ئێری هەری تەقاندبوو ینی ئەوەی کردبوو هەری پسڕاندبوو کوڕەکەت تەمەنی چەند بوو چکارە بوو 19 ساڵ بوو هیچ ئەوە نەبوو بیرکۆر بوو ینی زۆر ئەوە نەبوو لە دواوە ینی لە ڕووی عەقڵەوە لە ڕوویەوە زۆرەوە بیرکۆر بوو ینی بەس هیچ کێشەش و مەشاکیلێکی نە لە بۆ جیران نە لە بۆ منداڵیتکە لە بۆ باری خۆمان زۆر هێدوو هامن بوو زۆر ینی هیچ ئەوەشی نەبووە لە دارەتوو زۆر باز لەوە دەکرێت کە سەگ هەیە سەگ زۆرە هەر سەگ زۆرە لێرە ینی لە دارەتوو سەگ زۆرە باشە ئەی پارساڵ بوو بڕیاری ئەوە دراکە سەگەکان لێرە لە ناو دارەتوو کۆ بکرێنەوە و شەڵتەر کراوەتەوە و لێرە تیمەکانی شارەوانی سەگ ناگرن تیمەکان دێتن برایژان ئەمن دەکبرێ و ڕۆژێوەچە و حادیسەی من دەکاوە بوو ئەمن لە لای دکتۆری مزەمین شوات بووە عیلاج بکرد چوو بە لای مدیر شارەوانی منات لەمەشای ئەوەکەی کرد دەکبرێ کوڕەکەی میگرت چ دەوێت لە خزمەتدا گوتم کاکە چم نایە بەستان ها دەمێ کوڕی من دەکبرێت تووشی وەزعی و وەزع بووە خەرجت کەش توش نەبیتن ئەمن ئەو ڕۆژەی ئەمن لە خەستەخانە من چار حاڵەت هاتەوە دەکبرێت هاتە خەستخانەی ڕۆژاوە هەر ئەو سعاتەی ئەمن کوڕەکەی من تووشی وێکی سەگرتم بوو سیان هیدارەتوو بوو سانی دارەتوو دەکەوت دوانیان جانی لەدەستدا ئەویت کەش نازم خوا دەزانی کەی دەبریتن خواسێبوریدا دواناخۆشیتان بێ ئیشاءالله. جگە لەم حاڵەتە حاڵەتێکی تر هەلێرە لە سنووری دارەتوو لە گوندی باغەمرە شەهاب سەگ پەلاماری کەسێکی تری داوە ڕۆژی سێشەمە گیانی لە دەستداوە بە پێی زانیاریەکان ئەو کەسە خێزاندار بووە و تەمەنی 28 سال بووە دوای ئەوەی کە سەگ پەلاماری داوە بە سەختی زامداری کردووە بەهۆی سەختی برینەکەی ئەویش لەو ماوەی گیانی لە دەستداوە.